قەزای سۆران یەکێکە لەو قەزایانەی زۆرترین تاسەی نایاسایی تایە. تاسەکانی لە نێو کۆڵان و شەقامەکان زۆر بڵندن و جاری وا هەیە بنی ئۆتۆمبیل لە تاسە دەخشێت. سەرەڕای بڵندی تاسەکانیش لە چەند مەترێکی کەم لە کۆڵانەکان تاسە لە دوای تاسە دروست کراوە. بوونی ئەم تاسە زۆرانە لە قەزاکە وای کردووە زیان بەر ئۆتۆمبیلی شۆفێران بکەوێت و تووشی تێکچوون ببن. ئێستا هەندە کۆران هەیە بەخۆ هەمار و تاسی خۆ دەبی هەبی مار و تاسی یعنی بوویتە منافەسات ئەو دەرێ نەخۆ لە منداری مندا ئەو دەرێ نەخۆ لە منداری مندا ئەو زەوەی لێ هاتیە ئێستا ئەو سارە برندانە هەمووی مەرغوبە کەس سارە نوی ناکڕی لە بە ئەو تاسانە دەبینە چێ جێیەکی هەرندی تاسە لێیە دەیان دەبی لاونی نیە دەیان دەبی ڕاوەستی ئێستا هەندە کۆران هەیە من پێدا ناچم ئەگە سارە نوی لەکنبی لە بە تاسەی وهاش دەکەن دەرەی ڕەمپەیان دروست کردی ئەو هاتی خەرکەکە بەشێک لە هۆکارەکانی تاسە لە کۆلانەکان لەسەر ڕێگابان خێرای لێخوڕینی ئۆتۆمبیلەکانە زۆربەی کۆرانەکان ئێستا خەرک بە خێرا سەرع لە ئۆتۆمبیل لێخوڕی لە کۆرانەکە بەهۆی لە بە ڕووداوی مندار و شتیوانە مەترسی لێ ڕووەدە تاسی لێ دروستەکرێت بەڵام لە ڕاژێکە کۆرانەکان بەخۆی وێران بووە هەر کۆرانی پێدا هەموو قۆرتی تێدایە یعنی هەندێک کۆران وای لێ هاتووە ئێستا بڕۆ بەسما ماسی لێ بگری یعنی بێتام یعنی وەڕز بە خەرک وەڕز بۆ لە تاسوانە یعنی سارەکە ئێستا بیانیتون کۆ لە سەنعی بڕۆ کۆرانی خۆ ڕۆژەی پاشە دووبارە بینی و سەنعی لەبەر قورت و تاسە. هاتوچۆی سۆرانیش ڕای دەگەێنێت ئەوان لە بەرنمەیاندایە تاسەی پلاستیک لە شەقام و کۆڵانەکانی سۆراندا بنێن. هۆکاری ئەو تاسە زۆرەشی لە کۆڵانەکان بۆ ناوشیاری شۆفێران گەڕاندەوە کەوا لە کۆڵانەکان خێرا لێ دەخڕن هاوڵاتیان ناچارن بۆ پاراستنی گیانی منداڵەکانیان پەنا بۆ تاسەی نایاسایی ببەن. ئەو تاسانێکەوە هەندێک لە هاوڵاتیان لە ناو کۆسە و کۆڵانەکان دائەنهێن یان لە هەندێک ڕێگاکاندا ئەندرێن ئەوانە تاسەی نایاساین و لەلایەن جیهەتی مختصەوە زۆر زار لا ئەبرێوە بە بەردەوامیش کای لە ساکرێ بەڵام لەگەر ئەوەژە هەندێک لە هاوڵاتیان بۆ خۆپاراستنیان لەو شۆفێرانی کەوا لە کوچە و کۆڵانەکان خێرا لێ ئەخڕن دائەنێن بۆ ئەوی خۆیان سەلامەت بن یاخو مناڵەکانیان سەلامەت بن ئەوانەش خۆی حەقی خۆیانە بەڵام لەگەر ئەوەژە ئێمە لە بەرنامەماندا لە بەدەل هەر تاسەیەکی نایاسایی تاسەیەکی پلاستیکی یاخو کبرستۆنی یاسایی دابنی. قەزای سۆران لە ساڵی 1970 بووە بە قەزا و لە ئێستادا ژمارەی دانیشتوانی گەیشتۆتە 1970,779 کەس دوای ڕاپەڕین شارەکە فراوانبوونی خێرایی بەخۆ بینیوە و بەهۆی نەبوونی پلانێکی تۆکمە لەلایەن حکوومەت و دەستڕۆیشتووی بەرپرسان قەزاکە بە شێوەی ساندار دروست نەکراوە و گرفتەکانی شەقام و هاتوچۆ یەکێکن لەو گرفتانەی بەرۆکی شارەکەی گرتۆتەوە و بەرپرسانیش لە چارەسەرکردنی گرفتەکان ڕۆڵی تەماشاکار دەبینن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.